بەڕێزانم کاتتان باش هیوادارم باش بن. خێر بێن هاوڕێیان، دووبارە گەڕاینەوە لەبەر ئەوەی دۆسیەکانمان پێویست دەکا قسە و باسی لەسەر بکەین. با بزانین تا هەندە برادەر و شت دێن ئێستا دەست پێ دەکەین. سەرچاوی ئێمە هاوڕێیان خێربێن وەرن دووبارە عەبدولەتیف گێت ئەو گێتە وەخت خۆی قەزەی ئێران گێتە بوو. ئێران گێت چەک و شتی لەگەر ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە بوو ناوێنێ نابوو. ئەوەش کاکە سکانداڵی عەبدولەتیف وە سکانداڵی عەبدولەتیفەکان لەبەرەوەی عەبدولەتیف تاکە کەس نییە ئەو کارانە دەکا. بەس ئێستا ئەو بەڵگەیەکی یەکلاکەرەوە تا بەڕای ئێمە یەکلاکەرەوەیە، هیچ پێویست بە گفتوگۆ ناکات. ئەوە یەکەم زاری نییە دەستی کەتە بەردەست بۆیە دۆسیەکەوی ئیشی لەسەر دەکرێتن و باز دەکرێتن. ئەوانەش هاوڕێیان من زۆرم پێسەیرە هەندێک خەڵک دەڵێ ئەوە شتی پریڤاتە. ئەی هاوار ساڵی 2026 هەموو ڕۆژە دەبینن ژن و مێرد جیا دەبتەوە، پۆپیلارن، وەرزشوانن، کاکە لەگە یەکتر عیلاقەی دەکەن، شەوەک دەست نەکەن یەکتری، هونەرمەندێک لەگە هونەرمەندێکی جیا دەبتەوە دەبتە خەبەر. کاکە ئەوە لۆگۆیە، لۆگۆ ئەوە لۆگۆی باڵەشی تونندڕەوی ئیسلامی سەلەفیە، یعنی لۆگۆیە. سەدان خوێندکاری زانستە ئیسلامی هەیە لە غوتبەکانی بە هەزاران کەس هەیە گوێ لێ ڕادەگری. کاکە ئەوە چۆن دەکرێت قسەی ئەوە ڕەفتاری ئەوە بڵێ پریڤاتە؟ تخواوەرە لەو سەردەمەی کە هاوڵاتی ئاسایی بەڵام هەر کەسێک پێگەکەی خۆی کەسی دیار بوو لە ناو کۆمەلگا زۆر ئاساییە قسە و بازی لەسەر بکرێت. بەهەرحاڵ ئاڕێیان ئێستامە دەست پێ دەکەین چێت دەڵێ من لەوەتی ئەوەم دێ بەبیرم دێ مەسەلانە بەسەر ئەوەندەیە، ینی کێشەکەمان شەخسی نییە کاک عەبدولەتیف بەسەری باوکم، بەڵام کاکە فەزاعەتە زۆرە، شاتە زۆرە، نشاتی سکسی زۆرە. ئێچە لێ بکەم بەجددیمە بەگاڵتەم تێمەگەن برادەرێک هەلۆ گاڵتەیە تاوە دەرێن بەغەڵەتیش یعنی لە کوردەواری من لەگەر ئەوەی ڕشتەی مرواری پڕشتی سکسیە، ینی بەجددی نوکتەی سکسیە کورە گۆرانی هەمووی خلاعیە، هەمووی تەواو دەبی لە گۆرانیەکان. برادەرێک دەگوت تخوا بە عەبدولەتیف بێن دەرفێ قوتەکەی لە بووم بنێری شەهوەتم زەئیفە. برارۆ بێ نوکتەش بەجددی کەتێ ناو ئەوەش دەگوت چنەوە ئەکە لەو عومرەی بەخێر بێن هاوڕێیان. سەرچاوی ئێمە قەزیقەی خۆشبەختانە باش گەورە بووە، ئەو لە هەموو دنیا هەیە، ینی ماوە کەیسە گەورە دەکرێت. بەر لەوی ئەوە هەبوو ماسەلەن مەلا مەزەر هەبوو مانجی یەکوت ئەینە شت چەندین کەیسی هەبووە هەروە دەکەیەک دەکەویتە ناو ئەوە. بەر لەوی سێنگرچاڵی هەبووە، مەلا هەڵۆ هەبووە، نازان ڕەنگی ئیتکەش زۆری. بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان، سەرچاوی ئێمە. بەڵام ئینسان کە ڕەخنە لە پیاوانی ئاینی زیاتر دەگری لەبەر ئەوان قسەی بریقەدار زیاتر دەکەن وا خۆیان پیشان دەدەن دەبی کچ مەعەجەبە بی و کچ سەری دیار نەبی و کەسی باوە لە پڕەش دەرێ وەرە لەگەرم بخەوە. یەک و دوو سێش نا ماف بە چار ژن دەدەن مسیار دەکەن. ئەوزە بەغێر شەرعیش بڕوا بکە بڕوان پێ بکەن. خەڵکێک هاتووە بە منی گوتووە ئەڵێ نزیک تا ئێستا 15 کەسە ئەوانەی لەسەر ئەوە بۆ بەس مانایەوە نیانی دەقیقە بەس بەلای کەم 5 هەیە لێ قسمی ئێستا لۆتان باز دەکەین بەڕێزە، لۆتان باز دەکەین بە سەرچاوی ئێمە هاوڕێیان. بەخێر بێن بەسە پێویست ناکە هەر دووسێ شوێنەش ئەومان کرد. بەڕێزان خۆشبەختانە دوێنێ لایڤەکمان کرد، دوای لایڤەکەی ئێمە بە 20 دقە
کۆسار سەرۆکی دکتۆر کۆسار سەرۆکی زانکۆی سلێمانی ڕوونکردنەوەی دەوتی ئەمە قبوڵمانە لیژنە پێک بێ بەڵام ئەوەم بزانم تا ئێستا لیژنە پێک ناتی سبێنێ پێک دێ و ئێمە وەم بۆ خۆم یەک لەوانە دەبمانی بەجددی چکۆم سروشتم ئەگە سیرکەن لەسەر هەکەی سێگرا بۆستم ماوەیەک ئیشی ئێستا دەکەم ئەوە نییە لایڤێک بکەم و بەزی بێلم بە نەتیجەیەک دەربچین بە نەتیجە وململانەیەکی مەدەنی عەبدولەتیف هیچ ئیهانت ناکەین تۆ دەڵێ ڕاست نیە مەدەنێ ڕاستە ئێتر با ئەو لیژنەیەکی لە کۆڵینەوە بی هەرچەندە لیژنەی لە کۆڵینەوەی کوردستان زۆر قورسن ساغ بن ئێستا دێنەوە بەڕێزان ئەرە دەنگ چۆنە ئێستا باشە وازام جوڵەی تێکەتەوە بەهەرحاڵ بەڕێزان لە کوردستان تا ئێستا لیژنەیەک نەیتوانێت شتەشی جوان پێشکەش بکە ینی بڵێن ئەلحەق هەمومان لێی مرتاحبین نەک هەمومان ئەو خەڵکانەی مەزەن شتێکی دەرکردبی لیژنەیەک لە قازانجی خەڵکی کوردستان بی هیچمان نەدیت هەمووی دەبتە لیژنە دوایە کۆتایی بەڵام ئەو کەیسە نەکەیسی لالەزارە پاڤل تاالبانی نەکەسی تیرۆرە سیاسەکانی تووە مەسەن نەکەسی سەردەشت عوسمانی پارتیە کەیسێکی ڕای گشتیە ئەو دۆسیە ئەوەندە گەورە بووە بەڕێزان ئێستا بوویتە ڕای گشتی ئاکتوێلترین کەیسە و بۆ خەڵکی سلێمانی بوویتە مەسەلەیەکی کەرامەت بەڕاستی یعنی بۆ خەڵکی سلێمانی بوویتە کەرامەت دەوێت کاکە دە 15 کچە زانکۆ ینی خەڵک متەڕەددە کچی بنێتە زانکۆ یان نا ینی گەمە نییە ئینسان من ئەو کەیسانم باز ناکەم بڕواب کە دێتە بەردەست مەسەلەی جنس ئەگە سیر بکەن بەس کاتێک دیتم کاکە زۆر گەورە بوو ئەمەش بێ من ناوێ ئەگەنا من حەزم لێ نییە بکەم لەبەرەوەی یعنی تەسیر لە کۆمەلگا دەکاتن تۆ کەیسێ بازەکەی خەڵکی کچەکەی لە زانکۆ دەگەڕێنتەوە بە قوربان ینی بەجددی یان ئێمە بچین ببینە هۆکارێک کچەک ئەزیەت بدرێت تکایە من دوێنێ لایڤەکەی خۆم دەستکاری کرد فرێمدە ینی کەس نابی ئەمە چاومان لە ڤیو لە قەرەبارغی یان بڵێن وەڵا ئەو کەسا قادر ئەو پۆستەی کرد دەنجی داوە نەبابە ڕۆحی ئینسانێک لای من لە هەموو فەیسبووکەکەم گرنگترە بڕوا بکە نەفەر هەبووە بە منیان گوتیە وتیان ئافرەتە جیرایە ئەوە تەلمێح دەدەن پێم گوتینە بە ئاسایشم گوتێ بەریدەن گوتیان بەری دەدەن بەس بە مەرزێک ئەو پۆستە ڕەشکەی کوورە وتم داوای لێبوردنیش دەکەم نەک ئەوە بەس کچەکەی بینە دەرێ دەست درێژی نەکرێتە سەرێ بڕوان پێ بکەن ینی تەسئێ بوو دەمدا بەس باشووی ڕێککەتین بەس پۆستەکەم سڕیەوە شنەکەیان بەردا خەڵکێ شایەدە ینی ڕۆحی ئینسانێک دەست درێژی نەکردنە سەر ئینسانێک لای من لە هەموو ئەوانە گرنگتر بووە بەهەرحاڵ هاوڕێیان بینە سەر ئەو خاڵەی بەدەست پێ بکەین یەکەم ئەو قەزیە ئەوڕۆ نییە ئەو هەفتە و دوو هەفتە نییە ئەو قەزیە دەمەکە بڕۆن داوا لە ڕۆژنامە نووسان دەکەن ڕۆژنامە نووسانی سلێمانی ماشەڵڵا گەلک زۆرن ئەنواع ئەشکاڵی هەیە بڕۆن کاکە لەو کۆلیژەی بپرسن بزانن ئەو کەیسە دوو مانگ دەبیت جم و جۆڵ هەیە یاننا مقۆ بەعسکردنی ئەنی تەقیتەوە ئەوە نەبووە لە پرێک تەقیتەوە ئەو یا من زانیتم دکتۆر کۆسار داوای لە مامۆستایەکی ئەو بەشەی کردیە من ئێستا هەر ئەوەندە دەتوانم بڵێم خەرچ پێجوینە پێی گوتی بڕۆ بە دواتچوون لەسەر ئەو کەیسەی بکە ئەو مامۆستای قسێک بە دواتچوونی کردی لەگەر هەندێک لەو کچانە و تەلمی هیوایدا ینی بۆ خۆ دەزان پیا و دایم و سەعات دەڵێ خەتا لە کچەکەیە لۆ ئەوە بووە ئەوەی ئەمن زانیت کە یانی وای پیشان لەگەر یان قسەی کردێ گوتی لۆ تەسلیمی بوونە لۆ ئەوبوون بەڵام بۆ تەسلیمی دەبن کچ کاچ خۆم یەک ئاستی عەقڵی کچ لە کوردستان دەبی لێک بدەیەوە لە زانکۆ 18 و 19 و 20 فەقیرانە دوو ئغراعات گەلک زۆرە مامۆستایە و پیاوی ئاینی پیاوی ئاینی ئاخر ئێستا ئەوەی بە پیاوەکی ئاینی دەکرێت بە 100 کەسیت کە ناکرێت لەبەر ئەوەی دوو ئاەتی قورئان دەخینتەوە و کچە مسلمانە پیاوی مسلمانە کاکە کوردەواری مە بە دەستی خۆی مارە بەجاشی دەکرد ژنەکەی خۆی دەبردەکن کابراچی سبێنێت چوەری دەگرتەوە نەک کوردەواری مەها هەموو شەرق ئەوە هەیە فلیمی عادل ئیمامی شێرەزادەی ئێوە گەواتیە چییە شەرعیەتێکی دینی پێدرایە مارە بە جەعش ئەجە دین ئەو حاڵەتەی زۆر ئەوەیە ینی
ئینسان ژن لنجی قوز دەکاتەوە دوو ئاەتی لۆ بخینەوە بەس بە قسەی بری قەدار نەعڵە یان دەوڵەمەندی یاندی ئەو پیاوانە ئاینیانش ئەو شتانە زۆر ئیستیغلال دەکەن شەرع ڕێیدایە مسیار نییە ئەوە بە 24 ساعتی دەیکاتن إلى آخری بەهەرحاڵ زائداً دەرەجە زائداً وەزع خراپی زائداً قسەی بری قەدار زائداً پۆپولار بوون هەمووانە لە هەمووانە گرنگتر یەکێک لەو خوێندکارانە وتی طبعاً دکتۆر عەبدوللەتیف ببورن دکتۆر عەبدوللەتیف بەخۆی و براکەی دوێنش باسمان کرد دوای ئەوە لەگەڵ یەکێتی ڕێکەتن ئەوەیان کرد بۆ هۆی ئەو تەلەفۆنە کات مێشی بچڕێ لەگە پاڤل تاالەبانی بوویشتانە ڕێککەوتن بالمقابل سەرفیەکان دەنجی پێ بدەن ئەوە بوو برایەکەی دکتۆر عەبدوللەتیف بوویتە سەرۆکی بەشی زانستە ئیسلامیەکان عەبدوللەتیفیشیان بتەوێندە عەبدوللەتیف لەوێ سێ بەشەیە ئەڵێن لە هەر سێکی محازەرەی دەداتەوە لە کاتێکدا ئەو مافەی نییە ئەو مافەی نییە بۆ ئەوی زۆرترین کچ ببینی ولەوێندەر ئەو کچانەی کە قسەیان لەگە من کرد یعنی من کچەیە لەو شوێنانەیان خەڵکێکەیە ئاگاداری ئەو شوێنان باوا بڵێن ئاگاداری ئەو شوێنانەیە ئەڵێ 3 دەرەجە سیمینار لەسەر بووە نەدەچوینەکنی گوتی ڕاست کردیە 8 دەرەجە 8 دەرەجە ینی 8 دەرەجە زۆرە گوت بیان 3 دەرەجە مشکلێن 8 دەرەجە ئێدەرێت ئەتو بەحسی لۆ دەنێری سیمیناری لۆ دەنێری ڕقم بەچی لۆی دەنێری واتسئاپە بە ئاپەکە بە مەیلەکە ئیتر کۆنتاکتەکە لەگە دروست دەکاتن ئەڵێ زۆر یعنی لە بەشی پەروەردە لە بەشی شەریعە لە بەشش کەشی گویان لە هەر سێکی محازەرەدا لەوەی برایەکەی ئەو ئۆکەی پێداوە لە کاتێکدا مافی نەبووە لەو سێی بداتن هەر کەسە لە بەشێک دەدرێ بە خۆشتان دەزانن ئەوە دەرگ لەسەر زۆر کردەوە بەهۆی ئەو کۆنتاکتانەی ئەڵێ نیچێک لەو مامۆستا دەگمەنانەیە داوای تەلەفۆن دەکات داوای تەلەفۆن لە کچەکان دەکە دەرێ بەو شێوە ئەگەر نا ئەبلۆقەیان دەکاتە سەر ساقیتیان دەکا تەلەبەت جوان بۆ دەرێن لە شوعبەی گوتیی ئەتونۆ لە سەددات وەرگرتی بڕوا بکە بەس ئەوەیە یان ئەچیتە کردی دوێنێ خوێنمەوە ئەسئیلەی لە بۆ ناردی من ساتەکەم لە دەستە بەس کاکە وەڵڵا ناتوانم هەموو شتەکان بڵاو بکەمەوە یعنی ئەگەنا بڕۆن بزانن ئەو سێ پرسیارەی دوێنێ خۆستا بە ڤیدیۆکە مایە بە ڤیدیۆ دامنەوە بزانن ئەو ساتانە ئەو پرسیارانە هاتەوە یاننا بەهەرحاڵ یعنی ئەوە پرسیاری فرۆشتیە دەرەجەی زیاد و کەم کردیە و ئیستیغلالی پێگەکەی خۆی کردیە بۆیە کە ئیجراعاتی زانکۆی سلێمانی لەگە نەکردیە بە تایبەتی کە برایەکەی مدیری ئەوەیە و ئەو قەزیە دەڵێن 2 مانگ دەبی ینی مانگە نیو زیاترە گفتوگوێەوە بڕۆن ئەو قەزیە لەنا ئەو کۆلیژەی باوە کاکە ئەوە نییە هەر ئەو دەنگە بیتن لە یەک قسمی تەحەدا دەکەم بەس لە یەک قسمی 5 تەڵەبەت تووشی ئەوە بوونە بە ناوی زەواج و بردیتی بە ناوی زەواج و ئەوانە بردیتی دوو کاکەەوە بە سیارەی درە دێتە ناو زانکۆی وە کچەکان بە سیارەی دەباتە دەرەوە جام ڕەشە درعا خەڵک وە زانی کاکە پاڤل تاالەبانیە سیارەیەکی زۆر بەرپرسی گەورە چێ دەوری قسەی لەگە بکەوە جام ڕەشەوە بە کەیف خۆی دەتوانی یعنی ئەوانە هەموو هۆکارن لە بۆ عەبدوللەتیف کە ینی ئەو شەهوەتە سکسیەی بە کەیف خۆی پێ بەکاربینی ترسی نییە یەکێتی زۆر لەوە دەترسێ ئەڵێ وەڵا کاکە 5,000 دەنگ دەری هەیە زانی هاوڕێ من ئەو ڕۆشتەیان برادێک باس کرد زۆر جێگای سەیرە یعنی هێزی کۆماندۆ نیوەی سەلەفیە بەیعەتیان دایتە پاڤل و عەبدوللەتیف سەلەفی هێزی کۆماندۆ سەلەفی کرد زۆر سەیرە ینی ئەو سەلەفیانەی کەرکووک و خەتی سەوز هەموو سەوز و کەرکووک دایت دەدەنە یەکێتی لەو لاش سەلەفیەکانی دەدەنە پارتی یعنی کاکە یەکێتی پارتی فکر لە قیەم و ئەخلاق ناکەنەوە دەنگدەر تەسیرمان لێ نەکە یەکتر دەبن ڕەنگیشبی ئەو گەمەی هەیە بەشەش من ئەڵێم ڕەنگی گە بەشەشی گەمەی سیاسی شتێدا هەبی بەڵام گەمەی سیاسی شتێدا هەبی عەبدوللەتیف بێتاوان نییە کو ئیسارە دەکرێت حزبی سیاسی شەوەی چی دۆستێک دێت هەر کەسە لە خۆی بە قازانجی خۆی دێ سوڕێنیت ببورن بەهەرحاڵ زۆر کچ بلۆچیان
بڕاوکە عەبدولەتیفیان زۆر کچبلۆ کردیە، زۆر کچبلۆچیان کردیە لەبەرەوەی بێتام داوای کردیە و ئەمن جێم لەو 9 دقە دەنگەکە هەیە لەبەردەستمە بەس بەڕاستی ئەخلاقیە قەت بڵاو ناکەمەوە. یعنی ڕۆحی ژنەکە لای من لە هەموو ئەوانە گرنگترە، لە هەموو ئەوانە گرنگترە. کچەکە پێی ڕایبوێری بەڕاستی بە عەبدولەتیفی ڕایبوێری ئەڵێ ڕسمی هینەکەتم لۆ بنێرە ئیش دەرێ ئەتۆ ئەوم لۆ بنێرە تو پیاوی یەکەم جار ئەتو بنێرە و هیچ شی لەگە ناکە ها چەند هەوڵ دەدا دەستی لۆ دەبا عەبدولەتیف خۆی تەسلیم ناکات وازە مەگەم باغەرەکانی قسە گرتبی پێدەچێت لە چاتەکان بەس عەبدولەتیف زۆر یعنی مغازەلەی دەکات و مەتحی دەکاتن و خۆشی دەوێتن و سەبر بگرە و ئەو دەنگانەی بڵاو بیتەوە هەمووی ڕاستە بەس دەنجی کچەکەی هەموو بڕایە هەموو بڕایە لەبەر ئەوەی ئەوە نەبی. هاوڕێیان بەهەرحاڵ بێمە سەر خاڵشکە ئێستا یەکێتی لە ناو خۆیان تەڕەددن دوو ئەوەنە قسەی کۆتایی دوو گروپن هەر لە ڕاگەیاندنیان دەبین زۆر بێ شەرەفانە سپۆنسەری عەبدولەتیف دەکەن و کارێکی زۆر قێزەوەن و ئابڕوچوونە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جددی ئابڕوچوونە لە یەکێتی بگاتە ئەو دەرەجەی ڕکلام لۆ کەسێکی و عەبدولەتیف لە ئێستا مانگ لەمەوبەربی کرد بە ئاسایی وەز ئێستا ئاسایی نییە دژ بە ڕەوتی هەموو خەڵک بوەستێت و دژ بە خەڵکی سلێمانی بوەستێت و ئاخر ئەو کچانەك خەڵکی ئەو شاران یان خەڵکی ئەو پارێزگایان باوە بڵێن ئەو کچە بەخۆی خەڵکی ئەو ئەم بزانم خەڵکی دەرەوەی پارێزگای سلێمانیە خەڵکی ینی پارێزگای سلێمانیە نەکی ناو سلێمانی ئیلا ئاخیر ئەتو دەچی پژگیری لەوەی دەکەی کە هەر بەلای کەم بێدەنگ بە کەچی سپۆنسەری دەکا غوتبەی دەگواستەوە و خەژنۆ خەبەریشی لێ دروست دەکا ببورم دوو لە زانکۆش ڕێگریان کردی ئەو دکتۆر ئەحمەدەی برای یەکێتیە کاکە دکتۆر کۆسار یەکێتیە ئەو بەرپرسی کەناڵی هەشت یەکێتیەشی دەموچاوی لۆگۆی ئەوەیە کۆمەڵێک بەرپرسیتکە هەن باسییان دەکەن بڕوا بکەن ئەگەر لیژنەکە ئەوە نەبی بڕیارە سبەی لیژنەکە دابدرێت بەس ئەوەی ئەمە زانیتم باڵی پاڤر ڕەئیان خراپە باڵی پاڤر ڕەئیان خراپە ئەگەر هەیە ئەگەری زۆر هەیە ئەگەر زەختەکان بەردەوام نەیبرێن ئایا بەڵام من دەمەوێت پاڤل پێت بڵێم ینی بە جددی شەرمەزارێکی زۆر گەورە لۆ دەمینێ لەبەر ئەو شتا ئەیب نەبێ هەر لەو گۆڕەی دیارە ئەتو ناتوانانی سبەی بەیاننامەک دەرکەی وەکو بەیاننامەکەی تیرۆری سەردەش دەبی کە گوتیان تیرۆریستە بەن ئاوا دەبێ قەشمار ئیلە العەبەد 5,000 دەنجی سەلەفی دەدۆڕێنی بەس 50,000 دەنجی سلێمانی دەدۆڕێنی بە جددی مایانی دوو دەبێ قەشمار کاکە ئێمە ڕێکخراوی ئاشتی بۆ تەکنەلۆژیا هەیە من وعدبی بەیانی ئەو دەنگیان لۆ دەنێرم و ئێستاش ڕەنگ بیجێیان نەبی کورتن پرۆفشناڵن مەشهورن لەگە فەیسبوک ئیش دەکەن ئەو بالمناسبە منەزەمە کۆمپانیا یەک کەسەکێ بەناوی RMR سەر بە هەواڵگری تورکە کە من باسم کرد لەگە مناڵی کورت هەولی هەوەس بازی دەدات کوڕە مناڵی پێشمەرگە ئەو دەقیقم لەو شتانە قسەی ئەوە لە شوێنان دەری ئەمە نوێنەری فەیسبوکم درۆ دەکە کەس نییە لە کوردستان نوێنەری فەیسبوکی بۆ زانیاریتان ڕێکخراوی ئاشتی بۆ تەکنەلۆژیا تەنسیقەچیان هەیە لەگە فەیسبوک و تیکتۆک و ئەوانە ئەگەر مشکلەک هەبوو لەگەریان عیلاج دەکەن لەو ڕێگایەوە بەشێک لە کارەکانیشیان دۆزینەوەی شتی فەیک و ئۆریژیناڵ بەشێک لە کار ئەوانە مرەخەسن لە حکوومەتی عێراق و مەشهورن و ڕێکخراوەکن بەڕاستی پرۆفشناڵ ئەمن جێگا ڕێزن یارمەتی خەڵک دەدەن بە هەموونەوە ئاشتی بۆ تەکنەلۆژیا ئەمن دەدەمەوان ئەوانە کە بڵێن ئۆریژیناڵە هەزار لیژنە بڵێ ئایا شەرمەزاریشی زۆر گەورەتان و دەمێت دوو خەڵکی تریش لە هەندەران و ئەو دەنگە من ئەو دەنگەم پێدانە لە شوێنی هەستیار تەطبیق دەکەن بە بەڵگە دەدەنن دەستەمە بۆیە خۆتان مەکەنە قەشمەر زانکۆی سلێمانی شەرمەزار مەکەن من یعنی زانکۆی سلێمانی ئەوەک دەربکە بڵێ ئەوە فەیکە کە بەنیازن لەبەر سعودیایە بە ئەوڕیان بۆ زانێت عەبدولەتیف سعودیای لە پشتە 5,000 دەنجی هەیە بەشێک لە کۆماندۆیەشێتی هەموو ئەوانەیەکێتی تووشی مەوقفە کردە ناوێری بڕیار بدە باش دەزانی ئۆریژیناڵە
باش دەزانێ عەبدولەتیف زۆر لەوە خراپتری کردیە، دەستدرێژی کردیە، فریوی دانن بڕوا بکەن ئەڵێن یعنی دە لە بۆ 15 کەس دەبیتن. من دوێنەوتم 5 بەزووتیان 5 لە یەک قسمی بووە، نامێ قسمەکەی بدەم. ئەوانە کە نیمچە خۆیان ئەعلان کردیە کاکە ڕۆژنامەنووسان بڕۆن ناو زانکۆی زانستە ئەوکان بزانن خەڵق لە بۆتان بەعز دەکە یان نە. بۆیە ینی یەکێتی نیازی خراپە بە تەمای ئەو نەتیجەیە دەبی پێشی بگیرێ و ئەگەر یەکێتی کردی یەکێتی لە تەقە شمار ینی چێخەوە نییە پاڤەتی بەزژی پارتیوی هەموو خەڵک چەپرە لێدا نانا ئەو مووقفانەش گرنگە ینی بەجددی وەکو مەسعود بارزانی دەکەی قەزەی عەبدولەت مەلا مەزهەری هەموو خەڵک هاتە سەجادەی ئەوەی کرد قەپاتی کرد لە بۆی قەپاتی کرد ئەتوش قەپات دەکەی ئابڕ خۆت دەچی بە جددیمەوەچی لە کەچ شەرمەزاری دەبینێ و ئەوە دەرگاکردنەوەی لە بۆ ئەوەی کە بڕۆن گەوادی بکەن بڕۆن دەستدرێژی سکسی بکەن شەرعێتی پێدەدەن ئەنگۆ یعنی بەشداریکردنە لە گەوادیکردن بە جددیمە پارتی وێجێدی کە مەجای ئەو خەڵکەی دەدەن ینی بدەرێ بڕۆ کاکە گەوادی بکەم پشگیریت دەکەم ئەیانی چێ لۆ نایگری ئەکاچ خۆم وەڵام لە بۆمی ئەوڕۆ برادەرەی باسمان کرد بیرتانە چەکدارەکی قاسماغی کۆیە دەستدرێژی کردووە سەر ژنەشی مەسیحی لە کۆیە چوونەکن سەدام ئەمری ئەدامی لۆ دەرکرد یەک کەس باشەوە بە پێی شەرە بە پێی هەموو مەبدەئە کورە خەڵک هیچی نەکردی هیچ هەزار ئابڕوتان برد بەرحاڵ ئاڕێیان یەکێتی نیازی خراپە لە ئێستا بە تایبەتی قوبات دەڵێن ڕێی باشە ئەوی ئەم بزانام قوبات دەڵێن ڕێی باشە بەڵام ڕێی پاڤل زیاتر ئەو ئەحمەد نەجمە دەوری هەیە و پاڤل دەترسێ لەو سەلەفی مەلەفیانە چوان هەموو بیر لە دەنگ دەکەنەوە ئەگەر هەیە برێن فەیک بەس دەبنە قەشمەر و ئێمە بە بەڵگە هەمومان کاکە بەڵگەی دەستگایەکی نێودەوڵەتی فرێ دەدەین ئەو کاتی باچەتی برێ ئەوەیە خۆی زەرەر دەکا خۆی دڵی دەرونی خەڵکی سلێمانی زەرەر دەکا شەڕ یعنی یەکێتی دەبی نمونەیەکی باڵاتر لە پارتی پیشامدا پارتیەوە قەزی حوسێن گرچاڵی قەپات کرد وەخت خۆی بووە هەڵڵایەکی گەورە قەزەی مەلا لە مەزەری قەپات کرد بۆ قەشمار پارتی بۆ قەشمار بەرحاڵ ئاڕۆیا من ئەو قسانەم لابوو بەداخەوە بەشێک لە پیاوانی ئاینیەوە بەشێک لە مامۆسانی زانکۆ لە فکرەکانی تریش و لە هەموو دەوائیرەکان ژن استغلال دەکرێت بە فەقیری بە پلە و پۆست ینی بەدەیان ڕێگا ئیشی مەیە پێشی بگرین کەمی بکەینەوە ڕسوایان بکەن خۆ لەو ئەوروپایە قانون نەبی و لە کوردستان خراپتر گەندەڵی و دزی و تاوان دەکرێت بەس قانون هەیە ئێستا یەکێتی لە محەکە ئایا دەیەوێت تەجروبەی زیاتر لە پارتیبی یان کۆپیەکی مەلامەز هەر و مەسعود بارزانی دەبی پاڤل ئەوە دەگەڕێتەوە سەرە خۆت و شەرمەزاریە میدیای یەکێتی بکەویتە بە شان هەڵدانی کابرایەکی وەک عەبدولەتیف سەرەفی یەکێتی لە چوو گەیشتیان یانەشێ و خەڵکی سلێمانیش من دڵنیام ینی ئەو مەسەلە لایەن کەرامەتە لای منیش کەرامەتە کاکە منیش لەو چرکە ساتە برای ئەو کچانم کە غەدریان لێکرایە لە پشتیان دەبین هە لەو ڕوانگە شۆکەیسەکەی ئۆکەین دەبێت سزایەک بدرێتن کاچ خۆم دەبێت سزایەک بدرێتن ناکرێ ئەو هەموو کەربازاڕی و شەهوەت بازیە دەکرێ و کەمەک